كل نفس ذائقة الموت وإنما توفون أجوركم يوم القيامة فمن زحزح عن النار وأدخل الجنة فقد فاز وما الحياة الدنيا إلا متاع الغرور. براكانم خوای تبارك وتعالى لم آيتا چوار راستیمان بۆ دیاری دەکا و بۆمانی دەخاتە ڕوو کە باسی وە کورتکردنەوەی ژیانی دنیا و قیامەتە، کورتکردنەوەی ئەو ڕحلەیە کە چاوەڕوانی ئێمەیە. بۆیە زۆر پێویستە لە سەرمان کە تێڕوانینمان هەبێ بۆ ئەم ئاەتە و فکری لێ بکەینەوە، چونکە باسی حەقیقەتی دنیا و قیامەتە. ڕاستی یەکەم ئەوەیە کە خوای تەبارەکە وتەعالە دەفەرمێ كل نفس ذائقة الموت، هەموو نەفسێک ئەبێ مردن بچێژێ. ئەمە ڕاستیە و حەقیقەتە، بەڵام خەڵکی زۆر بێ ئاگان لێی. ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێت ما رأيت يقينا أشبه بالموت أشبه بالشك من الموت. هیچ یەقینێکم نەبینیوە وەکو گومان وابێت وەکو مردن. مردن حەقیقەتە لای هەموو کەسێک، هیچ گیان لەبەرێک نییە نەزانێت کە مردن لە پێشێتی. هیچ ئینسانێک و مرۆڤێک نییە کە نەزانێ مردن لە پێشێتی. بەڵام ئەگەر بێی سێر حەقیقەتی حاڵمان بکەی وەکەئەنەما نامرین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تێدەپەڕێ بەلای ئیبن عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کە خانووەکەی سواغ دەدا، پێی دەفەرمێ يا ابن عباس الأمر أسرع من هذا. دنیا لەمە بەپەلەترە. خۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەبەستی ئەوە نییە ئیبن عەباس واز لە کاروباری دنیای بێنێ، بەڵام بەس ئەوەی ئەوێ کە بیخاتە بیفکری و یادی کە مردنت لەبیر نەچوێ. کاتێک کە خەریکی دنیای وات لێ نەیە کە وابزانی کە هەتا ئەمێنیتەوە و نامری.